قدرنا على قتلهم إلا تقربا لوجه الله الكريم. لە دوای بەرپاکردنی زنجیرەیەک تاوانی گەورە مقدم محمود وەرفەلی فەرماندەی هێزەکانی بروسکی خەلیفە حەفتەر کە لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە داواکرا بوو لە ناوشاری بەنغازی درا بەردەستڕێژی گولە و لەگەڵ برایەک و یاریدەدەرێکیدا کوژران. ناوبراو یەکێک بوو لە ئەفسەرانی کەتیبەکانی قەزافی لە دوای سەرکەوتنی شۆڕژگێران و لێبوردنی دەست و پەیوەندی ڕژێمی پێشوو چاوپۆشی لە تاوانەکانی کرا، بەڵام لە دوای دەسوەردانی دەستگا سیخوڕیەکانی میسر و ئیمارەت و سعودیە لە کاروباری لیبیادا هەرزوو وەرفەلی بۆ تیرۆری کەسایەتیە شۆڕژگێر و بانکخواز و سیاسەکانی خۆرەڵاتی لیبیا بەکرێ گیرا و لە 2011 تا 2014 چەندین تاوانی گەورەی ئەنجامدا. دواتریش بە دەستێکەڵکردنی لەگەڵ سەلەفیە مەدخەلیەکانی لیبیادا بوونە پشتیوانی سەرسەخت و بەشێک لە میلیشیەکانی لێوە خەلیفە حەفتەر کە چەندین ساڵ بوو وەکو پیاوی دەستگای هەواڵگەری ئەمریکا CIA لەو وڵاتەدا دەژیا. با پشتیوانی وڵاتانی کۆنەپەرستی دژ بە بەهاری عەرەبی خۆرەڵاتی لیبیایان کردە گۆمی خوێن. لە ماوەی نێوان 2014 بۆ 2020 محمود وەرفەلی بووە هێمای کارە تیرۆریستیەکان و بۆ چاوترساندنی نایارانیشی ڕەشەکوژیەکەی بە گرتەی ڤیدیۆیی تۆمار دەکرد و بڵاوی دەکردەوە کە دوجار لە ساڵی 2017دا لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە داواکرا. وەزارەتی خەزانەی ئەمریکاش لە ساڵی 2019دا سزای خستە سەر و یەکێتی ئەوروپاش لە ساڵی 2020دا خستیا سەرلیستی سزادراوانیەوە. گەرچی پشتیوانە ناوچەیی و خۆرئاواییەکانی بە تایبەتی سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن و سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ زۆریان هەوڵدا ڕووی دزێوی خەلیفە حەفتەر جوان بکەن و میلیشیا تیرۆریستیەکانی و کرێگرتەکانی لە جەنجەویدی سوودان و میلیشیای چادی و ئەفریقایی و گروپی ڤاکنەری ڕووسی ناوبنێن بە سوپای نیشتیمانی لیبیا، بەڵام ڕەشەکوژیەکانی وەرفەلی لە خۆرهەڵاتی لیبیا هەڵکردنەوەی گۆڕی نایارانیان و گۆڕە بە کۆمەڵەکانی شاری تەرهونە و یارمەتیدانی چەکدارانی داعش بۆ کۆنتڕۆلکردنی شاری سێرت کە ماوەیەکی زۆری خایاند تا شۆڕژگێران بە یارمەتی هێزەکانی ئەفریکۆمی ئەمریکا دووبارە ئازادی بکەنەوە بە جۆرێک ڕووی ڕاستەقینەی حەفتەر و پشتیوانەکانی دەرخست کە ناچار بوون گوشار بخەنە سەر ناوبراو بۆ ڕادەستکردنی مەحمود وەرفەلی و خۆڕزگارکردنی لەو تیرۆریستە ناشرینەی میلیشیاکانی. لە کاتێکدا ڕەوتی ئاشتی لە لیبیادا بەرەو پێشەوە دەچێت، تاوانەکانی وەرفەلی لە کوشتن و شوێن بزرکردن و تەنانەت هەڵکوتانە سەر کۆمپانیەکانی ئۆتۆمبیل بۆ سەرانە وەرگرتن لێیان لەم دوایانەدا ئەوەندەی ترباری سەرشانی حەفتەری قورس کرد کە بووە هۆکاری ململانەی نێوان وەرفەلی و بنەماڵەی حەفتەر. بۆیە بەر لە کوشتنی بە چەند ڕۆژێک زۆر بە تووڕەیی لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ عەونی فەرجانی ئامۆزای حەفتەردا بە توندی هەرەشەی لەوانە کرد کە بەنیازن ڕادەستی دادگای تاوانەکانی بکەن بەوەی هەموو زانیاریەکانیان دەدرکێنێت. با بڕوای چاودێران هەموو زانیاریەکان ئاماژە بەوە دەدەن کەتیبەکانی 101 و 106 کە ڕاستەوخۆ سەربەنووسنگەی حەفتەرن ناوبراویان تیرۆر کردووە. بەو پێیەی ململانەکانیان بۆتە دیاردە و ئیماراتیەکانیش یارمەتیان بۆ حەفتەر کەم کردوتەوە. حەفتەریش دەیەوێت لە دوای شکستی پرۆژەکەی شوێنەواری تاوانەکانی بسڕێتەوە، بە تایبەتی کە ساغبوونەوەی تاوانەکانی وەرفەلی لە دادگای تاوانی نێودەوڵەتی ڕاستەوخۆ حەفتەریش تووشی لێپرسینەوە دەکات. باشترین بژاردە لە بەردەمی ئیمارەت و میسر و حەفتەردا داخستنی دۆسیەکەی وەرفەلی بوو با کوشتنی کرێگرتە درڕندەکەیان. ئەوەش چارەنووسی تاوانبارانی هاوشێوەیە لە هەموو جیهاندا، بەڵام مەحاڵە تاوانباران پند وەربگرن.